کۆمیسیاری باڵای کۆنسەی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان زەید ڕەعد ئەلحوسێن ڕایگەیاند تورکیا مافەکانی مرۆڤ و یاسانە و دەوڵەتەکانی بەجددی پێشێل کردووە و ڕاپۆرتەری تورکیایش لە پەرلەمانی ئەوروپا ڕایگەیاندبوو بە ئەندامبوونی تورکیا لە یەکێتی ئەوروپا خەونی شاعیرانەیە. دوێنێ 33مین دانیشتنی کۆنسەی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان لە شاری ژنێفی سویسرا دەستی پێکردو لە دەستپێکی دانیشتنەکەشدا کۆمسیاری باڵای کۆنسەی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان زەید ڕەعد ئەلحوسێن وتارێکی پێشکەش کرد کە تێیدا بە توندی ڕەخنەی سیاسەتی دەسەڵاتدارەتی ئاکەپەی کرد و ڕاگەاند بۆەوەی کە پێشێلگارەکانی مافی مرۆڤ تۆمار بکەین دەبێ ئاکەپە ڕێگە بە شاندێکمان بدەن کە بڕۆنە باکووری کوردستان و دەست بە لێکۆڵینەوە بکەن وتیشی بە ئاکەپە ئەردۆگان باش بزان کە هەتا ئەگەر ڕێگەش بە شانمان نەدەن سەردانی باکووری کوردستان بکەن هەر بەڵگەی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و یاسان نێودەوڵەتیەکان لەو وڵاتە پەیدا دەکەین و ڕوونیشی کردەوە تا ئێستا چەندین بەڵگە و راپۆرتیان پێگەشتووە کە تێیدا بە ئاشکرا مافەکانی مرۆڤ و یاسان نێودەوڵەتیەکان لە باکووری کوردستان پێشێل دەکرێن وتیشی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و یاسان نێودەوڵەتیەکان خۆیان لە کۆمەڵکوژی وڵاتیانی بێتاوان و وێرانکردنی شارەکانی باکووری کوردستاندا دەبینەوە و دەرەنجامیەوەش بە هەزاران هاوڵاتی ئاوارە بوون. ئەلحوسێنی ڕاشیگەیاند هەر ئەوەی کە تورکیا ماوەی زیاتر لە ساڵێکە وەڵامی داواکەمای نەداوەتەوە کە شاندێک بنێرینە باکوور بۆ لێکۆڵینەوە لە ڕەوشەکە بەخۆی سلمێنەری ئەو ڕاستەیە کە مافەکانی مرۆڤ دڕندانە پێشێل دەکرێن. لەلایەکی ترەوە راپۆرتەری تورکیا لە پەرلەمانی ئەوروپا کاتی پیری لە دانیشتنی پەرلەمانی ئەوروپادا ڕایگەاند بە بیانووی ڕەوشی نائاساییەوە مافەکانی مرۆڤ و یاسان نێودەوڵەتیەکان لە باکووری کوردستان و تورکیا پێشێل دەکرێن وەک نمونەی قسەکانیشی پیری وە بیری خستەوە کە دەسەڵاتدارێتی ئاکەپە هێرشیان کردوتە سەر 24 شارەداری کوردی لە باکووری کوردستان و هەروەها 12,000 مامۆستا و فەرمانبەری کوردیشان لەسەر کار لاداوە یان گواستویانەتەوە بۆ شوێنی دوور. راپۆرتەری تورکیا لە پەرلەمانی ئەوروپا جەختیشی لەوە کردەوە کە کردارەکانی ئاکەپە ئەردۆگان لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا وایان کردووە کە بوون بە ئەندامی تورکیا لە یەکێتی ئەوروپا ببێتە خەونی شاعیرانە.